هاوسەرگیری دکتۆرێکی بەنێوبانگی هەرێمی کوردستانە لە 73 ساڵی لەگەڵ خانمێکی تەمەن 32 ساڵ کە جیاوازی تەمەنیان 41 ساڵە. من تا 50 ساڵی چی ویست بێ کردومە. الحەمدولillah لەوانەیە بڵێن لەکیش بەختیش لەگەڵما بووە، بەڵام ویستومە شادە بێنم کردومە. دوایی خەریکی توێژینەوە بم، بڕوا ناکەم کەس لە عێراقا بەقە من توێژینەوەی هەبێت. یعنی هەرچێکم ویستووە کردومە لە ژیانما. ئەم هەواڵە هەرزوو تەواوی سۆشیال میدیای هەرێمی کوردستانی تەنی و زۆرترین کاردانەوەی دروست کرد. دکتۆر ئەنوەر شێخە ناوی ئەو پزیشکە نێودارەی کووردە کە پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجەیە و بە باوکی نەخۆشیەکانی خوێن دەناسرێت. بەعزی جارە خەریب وە ڕووخام، بەڵام خۆم قسەم لەگەڵ خۆما کردم، گو گوناحە تۆ بە 52 شەهادە و بە 52 توێژینەوە بە 8 بەحسەوە و بە 250 سایتەیشن کە لە گوگڵا تەماشایکە هەمووی من بڕوخێم. ئەم دکتۆرە لە پەڕی فەرمی خۆی لە فەیسبوک هاوسەرگیری خۆی لەگەڵ خانمێک بە ناوی دکتۆرە فەنەت فەرید ڕاگەیاند کە هاوسەرەکەی 41 ساڵ لە خۆی منداڵترە. ئەم دکتۆرە ناودارەی کورد دامەزرێنەری هەردوو نەخۆشخانەی شێرپەنجەی هیوا لە سلێمانی و نانەکەلیە لە هەولێر. ئەمەش دوایەوەی توانی 8 بڕوانەمەی باڵا لە بواری شێرپەنجە لە بەریتانیا و ئەمریکا بەدەست بهێنێت. ئەم دکتۆرە لە ئەمریکا زانستی چۆنیەتی چاندنی موخی سووری خوێن فێر بوو و ئێستا خاوەنی نەخۆشخانەیەکی گەورەیە لە سلێمانی. دوای 50 ساڵی و کە هاتمەوە ئێرە دوو نەکسەی گەورە بەسەرما هات. یەکێکیان جیابوونەوە بوو لە ژنە کوردەکەم لە ئەمریکا و دووەمیشیان هەموو سیقەی خۆمما بە برادرێکم و هەموو شتێکی خۆم خستە بەردەستی چکم من خەریکیم تەلەبانی ئێرە بووم، دوای هەمووی برد بۆ خۆی. دوای گەڕانەوەی لە ئەوروپا بۆ هەرێمی کوردستان لە دوای تەمەنی 50 ساڵی ڕوبەڕووی دوو ئاستەنگی گەورە بۆتەوە وەکو خۆی باسی لێوە دەکات کە یەکەمیان جیابوونەوە بووە لە هاوسەرە کوردەکەی لە ئەمریکا و دووەمیان بردننی سەروەت و سامانەکەی لەلایەن هاوڕێیەکی نزیکی خۆی. ئەم دکتۆرە دوای چەندین ساڵ دوێنێ لە تەمەنی 73 ساڵیدا هاوسەرگیری دووەمی خۆی ڕاگەیاند.